وەرچەرخان لە سیاسەتی سعودیە بن سەلمان سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران لە ڕووخانەوە بۆ مانەوە. ئایا ڕیاز دەبێتە دووەمین وێستگەی ڕێککەوتنی واشنتۆن و چاران؟ کەناڵی CNN ئەمریکی ئەم هەفتەیە و لە گەرمەی هەواڵەکانی خۆیدا ڕایگەیاند بن سەلمان لە پەیامێکدا بۆ ئیدارەی ترامپ باسی لەوە کردووە لە ئەگەری ڕەزامەندی واشنتۆن ڕیاز دەیەوێت ناوبژێوانی نێوان تاران و واشنتۆن بکات و بۆ ئەم مەبەستەش ڕیاز ئامادەی میوانداری لە نوێنەرانی ئەو دوو وڵاتە دەبێت. لە ئێستادا کە پرسی لێدانی تاران لەلایەن تەلەبیبەوە ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت. هاوکات ئیدارەی نوێی ترامپیش هەڕەشەکانی تونتر و زەختر بووە. هەواڵی ئامادەبوونی ڕیاز بۆ چارەسەرکردنی پرسی ئەتۆمی ئێران و هاوکات هەوڵ بۆ ڕێگریکردن لە لێدانی تاران تا حەز بکەیت هەواڵێکی لە ناکە و سەرنجڕاکێشە، چونکە دەمێک ساڵە پەیوەندی ئەم دوو وڵاتە لەو پەڕی گرژی و ئاڵۆزیدایە و تەنانەت چەندین جاریش پەیامی نهێنی ڕیاز بۆ واشنتۆن بڵاو کراوەتەوە کە ڕاشکاوانە داوای لێدان لە تارانی کردبوو و تەنانەت ڕاشی گەاندبوو کە سەرجەم تێچوویە و هێرشە سەربازیەی واشنتۆن بۆ سەر ئێران لە ئەستۆ دەگرێت. لەم ڕووەوە پرسیاری سەرەکی ئەوەیە لە ئێستادا کە پرسی لێدانی تاران تەواو بەهێز بووە، خێرا ڕیازی بن سەلمان دەیەوێت پێش بەم لێدانە بگرێت و لە ڕێگەی دانوستان و ڕێککەوتنەوە ئەم پرسە چارەسەر بکات پێشەوەی وەڵامی ئەم پرسیارە بدرێتەوە. پێویستە ئەوە بیر بخرێتەوە کە پاش نزیکەی 10 ساڵ گفتوگۆ و دانوستانی ئێران و ڕۆژاوە سەبارەت بە پرسی ئەتۆمی تاران دەرەنجام لە 14 تەموزی ساڵی 2015 ڕێککەوتنامەی بەرجامیان ڕێککەوتنی کۆتایی پرسی ئەتۆمی ئێران لە نێوان 4 وڵاتی ڕۆژاوایی و تارانجا لە شاری ڤیەنای پایتەختی نەمسا باژۆکرا. دوایەم ڕێککەوتنە سعودیا بە ڕواڵەت پێشوازی لەم ڕێککەوتنە کرد و پیرۆزبایی خۆشی ئاراستە کرد. ئەگەرچی پرسی موشکی تاران و دەستێوەردانی لە ناوچەکە لە ڕێگەی هاوپەیمانەکانیەوە لەم ڕێککەوتنەدا باس نەکرابوو، بۆیە سعودیا هەستی بە نیگەرانی کرد و ئەمەی لە کاتی قسەکردن لەگەڵ واشنتۆندا نەشاردەوە. بەڵام ئیدارەی ئۆباما زۆر گوێی بۆ ئەم نیگەرانیە سعودیە شل نەکرد و تەنانەت پشتگوێشی خست. پاش چەندین مانگ لە ڕێککەوتنی بەرجام ڕیاز مەلایەکی شیعەی وڵاتەکەی بە ناوی ئایەتوڵڵا شێخ نەمری بە تاوانی هەوڵ بۆ تێکدانی وڵات بە فیتی وڵاتێکی بیانی واتە ئێران لە سێدارەدا و هەردووە بە دوای بڵاوبوونەوەی ئەم هەواڵە لە ئێراندا خۆپێشاندانی گەورە لە دژی عەرەبستانی سعودیە دەستی پێکرد. بۆیە بن سەلمان و دەسەڵاتی پاشایەتیە وڵاتە وەک کۆیلەی ئەمریکا تاوانبار کران. بۆیە درەنگانی ئێوارەی ڕۆژی شەممە ڕێککەوتی 2 تەموزی ساڵی 2016 ژمارەیەک لە ئەنگری دەسەڵاتی کۆماری ئیسلامی با دەست لە پشتدانی توندڕەوەکان هێرشیان کردە سەر باڵیۆزخانی عەرەبستانی سعودیە و هەرچی ئەتک و سوکایەتی بوو بە وڵاتە کردیان. وەک پەرچەکردار لە بەرامبەر داگیرکردنی باڵیۆزخانەی سعودیا باڵوێزی خۆی لە تاران گەڕاندەوە و باڵیۆزی ئێرانیشی لە ڕیاز دەرکرد. بەم شێوازە پەیوەندی نێوان هەردوو وڵات گەیشتە قۆناغێکی مەترسیدار و ئیتر میدیای فەرمی و ڕۆژنامەکانی تاران دەستیان بە هەڕەشەی تۆڵەسەندنەوە کرد لە ڕیاز. هەردوو ساڵ پاش داگیرکردنی باڵیۆزخانەکە و هەڕەشەی بەردەوامی تاران و بێجەنگی ئیدارەی ئۆباما بەهاتنە سەرکاری ئیدارەی ترامپ و دەرچوون لە ڕێککەوتنامەی بەرجام، ڕیازی بن سەلمان بە فەرمی پێشوازی لەم هەنگاوەی ترامپ کرد و بە سەردانی ترامپ بۆ ڕیاز پەیوەندی ئەم دوو وڵاتە گەرم و گۆڕتر بوو. ڕیازیش دڵخۆش بوو بە پشتیوانی ئیدارەی ترامپ لە بەرامبەر دەسەڵاتی مەلاکانی تاراندا، بۆیە دەستی بە هەندێک جم و جۆڵی دیپلۆماسی کرد. بەڵام ڕێک 1 ساڵ دوای هاتنە سەرکاری ترامپ و گەرمبوونی پەیوەندی نێوان ڕیاز و واشنتۆن، ناوەندی سەرەکی نەوتی عەرەبستانی سعودیە واتە ئارامکۆ کەوتە بەر هێرشی موشکی حوسیەکانی یەمەن و بۆ هەمووان ئاشکرا بوو کە ئەم کارە بە هاندانی تاران و تەنانەت بە چەکی تاران کراوە. بۆیە ئەم هێرشە جیالەوەی زیانێکی زۆری مادی بە سعودیە گەیاند، تەنانەت بۆ ماوەیەکیش پرسی هەناردەکردنی نەوتیە وڵاتەی پاک خست. لەم کاتەدا ڕیازی بن سەلمان چاوەڕێی پەرچەکردار و پشتیوانی ئیدارەی ترامپ بوو، بەڵام جگە لە هەڕەشە و قسە واشنتۆن کەمترین پەرچەکرداری نەبوو. ئەمەش عەرەبستانی بۆ جارێکی دیکە لە ئاست هەڕەشەکانی تاران نیگەران کرد. بۆیە گەیشتە ئەو بڕوایەی چیدی ناکرێت لەم بابەتەدا پشت بە هیچ وڵاتێکی ڕۆژئاوایی ببەسترێت. پەیوەندی ئەم دوو وڵاتە هەر لەم ئاستەدا مایەوە. هەڵبەت لە ئیدارەی بایدەندا سعودیا بۆ جارێکی دیکە کەوتە پەراوێزەوە و تارانیش تا ڕادەیە کەوتە بەر ڕەحمەتی ئەم ئیدارەیە. هەر لەم ماوەیەدا چین لەم دەرفەدا سوودی وەرگرت و لە مارسی ساڵی 2023 ئێران و سعودیە ئاشت کردەوە. بۆیە لە ڕێگەی چینەوە پەیوەندیەکانی نێوانە و دوو وڵاتە تا ئاستێکی بەرچاو ئاسایی بوونەوە. هەڵبەت هەردوو لایەن لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان ئامانج و مەبەستی تایبەتی خۆیان هەبوو.
تاران بە شوێنەوەدا دەگەڕا کە سعودیا لە تەلەبیب و پەیمانی ئیبراهیم پاشگەز کاتەوە و لە ڕێگەیە وڵاتەوە جارێکی دیکە پەیوەندی لەگەڵ دنیا عەرەب چاک بکاتەوە بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە عەرەبەکان هان بدات لە ئێراندا وەبەرهێنان بکەن. ئەو کات بەرەیەکی دژە تەلەبیبیش پێک بێنێت و لە ئەگەری گەمار و خستنە سەر نەوتی ئێران سعودیا ئامادە نەبێت نەوتی زۆرتر لە بری ئێران هەناردە بکات. لە بەرامبەریشدا سعودیا بە شوێن ئەوەدا بوو لە ڕێگەی تارانەوە هێرشی حوسیەکان بوەستێنێت کە هەرواشی کرد و وەستانتی. هەروەها لە ئەگەری هەر چەشنە شەڕێک لە ناوچەکەدا ڕیاز لە هێرشی تاران بپارێزێت چونکە تاران پێشتر ڕایگەیاند بوو لە ئەگەری هێرشی وڵاتێک بۆ تاران ڕیاز پارێزراو نابێت. لە ئێستادا کە پەیوەندی تەلەبیب و دنیای عەرەب تا ڕادەیەکی بەرچاو تێکچووە و سەرجام وڵاتانی عەرەبی و بە تایبەت سعودیە هەست بە مەترسی جددی دەکەن لەلایەن نەتانیاهو و ترەمپەوە ئەو کات واشنتۆن بەردەوام هەڕەشەی دەرکردنی خەڵکی غەزە دەکات و نەتانیاهوش باس لەوە دەکات کە دەبێت بن سەلمان خەڵکی غەزە لە وڵاتەکەی نیشتەجێ بکات. ئەمە جگەلەوەی بڕیار و سیاسەتەکانی ترەمپ و تەنانەت ئیسرائیلیش هێندە ڕوون و پێشبینی کراونین. لە هەمان کاتدا ڕیازی بن سەلمان هەموو هەوڵی خۆی لەسەر بەرنامەی گەشەی ئابووری ناسرا و بە پلانی بیستی چڕ کردوتەوە بۆیە گەربێت و کەمترین شەڕ و ئاژاوە لە ناوچەکەدا بقەومێت ئەوە بە دڵنیاییەوە کاریگەریەکی خراپی لەسەر بەرنامە و ڕەوتی گەشەی ئابووری ئەم وڵاتە دەبێت. بۆیە ئەگەر بێت و کەمترین شەڕ و ئاژاوە لە ناوچەکەدا بقەومێت ئەوە بە دڵنیاییەوە کاریگەریەکی خراپی لەسەر بەرنامە و ڕەوتی گەشەی ئابووری ئەم وڵاتە دەبێت کەواتە پێدەچێت سعودیای تر لەم حاڵەتەدا و لەبەر ئەم چەند هۆکاری خوارەوە بیەوێت دەستپێشخەری ڕێککەوتنی تاران و واشنتۆن بکات و بەواتایەکی دیکە حەز بە ڕووخانی دەسەڵاتی مەلەکانی تاران نەکات لەم کاتەدا. یەکەم، ڕیازی بن سەلمان بەم کارە دەتوانێت ڕەزامەندی تاران بۆ خۆی مسۆگەر بکات و لە ئەگەری هێرشی موشکی تاران خۆی بپارێزێت. ئەو کات لە ئەگەری ڕێککەوتنی تاران و واشنتۆن لەوە دڵنیایە کە تاران تا ڕادەیەکی بەرچاو چەک دەکرێت و مەترسی ئەتۆمی نامێنێت. دووەم، دەکرێت لەم ڕێگەوە مەترسی نەتانیاهو و تەنانەت ترەمپیش لەسەر خۆی لابرێت چونکە سعودیە بن سەلمان لە ئێستادا بە دڵنیاییەوە هەست بە مەترسی جددی دەکات. بۆیە هیچ دوور نییە بە ڕووخانی دەسەڵاتی تاران ئیتر ئیسرائیل ڕوو بکاتە سعودیە و دەست بە بیان و گرتن و وەرگرتنی باج بکات لەم وڵاتە. لەوانە بیر لە نیشتەجێکردنی خەڵکی غەزە و هەروەها تێچووی ئاوەدانکردنەوەی غەزە بکاتەوە. بن سەلمان لە ئێستادا ئیتر دڵنیا بۆتەوە تاوەکو دەسەڵاتی تاران مابێت ئیسرائیل توخنی ڕیاز ناکەوێتەوە بۆیە هەوڵی تەواو دەدات ڕێککەوتن لە نێوان واشنتۆن و تاران بە مەبەستی مانەوەی دەسەڵاتی تاران بکرێت چونکە لە ڕێگای ئەم ڕێککەوتنەوە پاراستنی ڕیاز هەم لەلایەن تارانەوە و هەمیش لەلایەن تەلەبیبەوە مسۆگەر و گرانتی دەکرێت. کەواتە دوور نییە پاش ڕێککەوتنی ئەمریکا و رووسیا ڕیاز ببێتە دووەمین وێستگەی ڕێککەوتنی تاران و واشنتۆن بۆ ئەوەی لەم ڕێگەوە هەم تاران لە خۆی ڕازی بکات و هەمیش تەلەبیب لە کۆڵ خۆی بکاتەوە. ئیتر لەم حاڵەتەدا دەکرێت هەم بیر لە پرسی پەیمانی ئیبراهیم و دامەزراندنی دەوڵەتی فەلەستین و هەمیش بیر لە ڕەوتی گەشەپێدانی خۆی واتە پلانی بیستی بێ هیچ ترسێک بکاتەوە. هەڵبەتە گەر لەم ماوەیەدا بنیامین نەتانیاهۆ بۆمبە 2000 پۆندیەکانی ئاڕاستەی ناوەندە ئەتۆمیەکانی ئێران نەکات.